تۆ چ دەکەی لێرە؟ من چی بێبی بڕین کاتزان تایەکەت بینە و با بڕۆین. ئەو ڕێگایە خراپە، باوکم حەیای دەچێت. بابت بە خۆی وەی کرد ئەو ڕێیە هەڵبژێری. چ بوو پیاوەکە چ بوو؟ ژنێ ئەوی لێی ترسام ڕۆی داڕۆ. چ بوو چ؟ ئەو کچەی تومار دەوێت. لەسە زمانیش درێژ دەکەی؟ بڕۆ دەرێ لە دوکانەکەی خۆش بڕۆ دەرێ. بەڵام عاشقی داک و بابی خۆم بوویمە. کوڕم نەمێژە دەزانێ عاشقی داک و بابی خۆتی. عاشقی داک و بابی ڕاستەقینەی خۆمە. ئەرێ بەس نییە شەممە کاتژمێرنەوە.